بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەواکەین چێ بەرپرسە لە ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد. لە ڕابردووە کۆمەڵێک وەفد لە هەرێمی کوردستانەوە چوونەتە بەغدا، وەکو ئاماژەی پێکراوە لە ڕاگەیاندنەکانەوە ئەو وەفدانە هەمیشە بەدەستی خاڵی گەڕاونەتەوە هەرێمی کوردستان. ئاخۆ گرفتەکان چین؟ بۆچی تا ئێستا دەست لەسەر برینەکان دانەنراوە؟ دەبێت چێ بەرپرسیار بێ لە تێکچوون و ئاڵۆزبوون و بڕینی ئەو بەشە بودجەیەی کە بڕیارە بۆ هەرێمی کوردستان بێت لەلایەن بەغداوە؟ ئەمە و چەندین پرسیاری تر دێتە ئاراوە. ئێمە لە بەرنامەی دوانگەی خەڵکەوە لەم سەکۆ ئازادەوە ڕای جیاواز قبول ئەکەین. ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە پەیوەندیمان پێوە بکەن، زیاتر بەرنامەکە دەوڵەمەند بکەن، قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین و خاڵی جەوهەری و گرنگ باز بکەین دوور لە تەشیر و ناوزڕاندن و ئەو جۆرە حاڵەتانە. دیارە کۆمەڵێک لەو بەڕێزانەی کە متابعی ئەم بەرنامەیە ئەکەن بە کۆمنتی جوان بەشداری ئەکەن هەمیشە لەسەر تەوەری بەرنامە. هەڵبەتە وەکو هەموو لایەک ئەزانن بەرنامەکە ڕاستە و خۆش ئەگوازرێتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک، لەوێ واتوانن بینەرمان بن و شەیری بەرنامەکە بکەن بۆی زۆرترین کەس بیبینێت و پەیوەندیمان پێوە بکە. خۆشەویستان و بەڕێزان، من دەچمە لای پەیوەندیەکان، بەڵام تکاتان لێ یەکەم کات زۆر دیاری کراوە، بەپێی ئەو کاتێک کە بۆتان دیاری کراوە قسە بکەن و لە خزمەتانە ئەبم دوور لە تەشیر و ناوزڕاندن مام جەوهەر وەرەگرم لە کۆیەوە. سەو باش هەموو کاتت باش. کاکە یەکێتی پارتی بەرپرسیارن، هەشە سەرۆکایەتەکەی هەرێم بەرپرسیارن، سەرۆک کۆمار بەرپرسیارن، ڕئیس حزبەکان بەرپرسیارن، ئەندام پەرلەمانەکان بەرپرسیارن. من لێرەوە دەرێم کار نێچین ئەو هەمە ملیار دۆلارەی کە لە کوردستانتان دەسیوە بردیتانە خارج و لەگەر یەکێتی لەگە بنەماڵی تاالبانی بازانی ئەوان دەبینەوە بەشە میلەتی کوردەکە بە چ سەرمەک دەستنەوە بەغدایە ئەدی ئەو عەقدی 50 ساڵە کرد، ئەو میلەتت بۆ برسی کرد، ئەو میلەتت بۆ کرد بە کۆیلا، تەنەکە نەفتەکە پێ نادرێ، معاشت پێ نادرێ، حکوومەتت تەزویرە، پەرلەمانت تەزویرە، سەرۆکایەتی هەرێمت تەزویرە، تورک ئەوە بەردەوام کرد کورد ماڵ کاول دەکا، لە بەغدای ڕەسیدتان نەما، لە خارج ڕۆیشتن دەریانکردن هاتنەوە هیچتان پێ نییە. کاکە دەبەستە باشە میلەتی کورد بەتەمای چی؟ ئەگەر میلەتی کورد ئەتوو حەزن لەو کۆیلایەتیە نییە، ئەگەر حەزن لە ناو خۆی کورد کوشتنی یەکتر نییە، ئەگەر حەزن لە دشی فەسادی ناوە خۆت نییە، ئەگەر کۆیلەی ئەو بنەماڵانە نین بوو بە جواب نایی 1 ملیۆن چەکدار بەتەمای چی؟ بەتەمای تو لە ماڵێ دانیشتووە ئەتوو حراسەتی لێ دەگری. بەسە ئەگەر ئەو میلەتە قابلێتی بەوەیە دەرە خوا چێوی نەبینی بە فریکێ ناکە، ئەدا گوتم بە سەروەرێ و بە پەروەرێ ڕێکیا خست کلچیکەرە سپاس دەستوو ئەوە بنەماڵی تاالبانی بازدانی و ئێکێتی پارتی حکومڕانەکەی 30 ساڵە بی خۆ دەردت بی کووردە ئینشاءالله لەوەش خراپتت بەسەر دێخوا حافظ ماڵە. خوا لەگەڵ سپاس بۆ پەیوەندەکەت مام جەوهەر. باوکی بیلال لە سلێمانیەوە فەرموو. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. باوشی بیلال سلامت بی، دەستخۆشیم تەورە لە یەکەم سڵاو و ڕێزی تایبەتم بۆ تەلەڤیزیۆنی پەیام. زۆر سپاس دەکەین. بەس مامۆستا گیان بە ئازێت نەبێ ئیشەڵا لە پێش کۆتایی بەرنامەکە داوای سوورەتێکەکەم لە جەنابەت بەو دەنگە خۆشەی جەنابەت خێزانم تۆزێ ناساغە و شفایەکی بۆ بنێری. خوای گەورە شیفای عاجلی بدا، دەرفەت هەبوو بەسەر هەردوو چاوم لە خزمەتە ئینشاءالله. بەنسبەت تەوەرەکەشەوە من وەکو هاوڵاتیەکی ئەم هەرێمی کوردستانە ئەو کەسە بەرپرسە کە بە لاواز ێزانم کە دەستوەردانی کرد لە ڕیفراندۆمی هەرێمی کوردستان کە لاوازی کرد کە نەیتوانی بچێتە سەرپێی خۆی تەواوی حیزبەکان چۆن هاتن پەنجەمۆریان کرد بۆ ڕیفراندۆم، لە دواییشە ڕەخنەیان لێگرت، لە دواییشە ڕیفراندۆمیان بە لاوازانی. بۆیە داواکارم لە تەواوی حیزبەکان بە جەنابی مامۆستا عەلی باپیرەوە بە مامۆستا سەلاحەدین بادین بە هەردوو سکرتێری
یەکێتی نیشتیمانی بەڕێز کاک شێخلاور و کاک پاڤێ و جەنابی کاک محەممەدی حاجی مەحموود کە دانیشتنێ بکەن لەگەڵ جەنابی کاک مەسعود بەرزانی کە بتوانن هەرچی ناخۆشی و نەهامەتی ئەم میلەتەیە هەموویان چارەسەر بکەن و بتوان لەگەڵ بەغا دانیشتنێ بکەن ئەگەر پێیشان ناکرێت دانیشتن لەگەڵ بەغا ئەوە ئێمە کارتێکی ڕیفراندۆمان بەدەستەوەیە و ئەتوانین بیخێنە ڕووی هەموو جیان کە ئێمە پێویستیمان بە دەوڵەتێکە وەکو وڵاتانی ترکە لەسەر پێی خۆی و ئیسا پایی هەیە و ئیسا ئاڵا هەیە لە وڵاتەکانە ئیسا بۆ نمونە ئێمە 6 ملیۆن نفوسین 7 ملیۆن نفوسین وڵاتی ئیسرائیل ناگاتە 2 ملیۆن کە وڵاتێکیانەیە و سربەخۆییانەیە و ئاڵایانەیە لە وڵاتانە بۆیە من داواکارم لە جەنابی کاک مەسعود بەرزانی سەردانێکی تەواوی سکرتێرانی حیزبەکان بکاوەکو ئەولادی خۆی وەکو کەسێکی ناوداری گەلی کورد یعنی بەڕاستی ئەمە لە ئەستۆی کاک مەسعود بەرزانیە هەر پێگەیەک ناشرین بێ لە هەرێمی کوردستانە منێ خەمە خودی جەنابی سەرۆک بەرزانی کە بتوانێت سەردانی تەواوی لایەنە سیاسەکان کە و لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ جەنابتان وە سەرکەوتوو بن. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی بیلال دەستخۆش. کاک پۆڵا وەرەگرم لە شاری هەولێر. سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرەکانت. سڵاوی خوا لە جەنابت کاک پۆڵا گیان فەرموو لە خزمەتی. ئێمە زۆر ئەستەمە دادوەر نین ئەس هەڵەکان ئاڵۆزیەکان بەڵام بەپێی ئەو نەزانی خۆمان کە ئێمەیان تووشی جێزاوێک کردووە ئەوانەی دەیبینی دەبێ وەڵامێکی بە ئیسفافانە بدەینەوە چەندە هەرێم بەرپرسە دوو ئەوەندە هەرم بەستا بەرپرسە بۆ چونکە ئەو 320 ملیارە پەیوەندی بە ڕادەستکردنی نەوتەوە نییە خەڵک دەبێ بزانی لە کاتێک ئەگەر نەوت تەسلیم بکە زیاتر لە 800 ملیار دەبێ بێنێرێت بەڵام ڕێککەوتن هەیە ئەگەر تەسلیمی نەکرد 200 ملیارەکە 20 ملیارەکە تێگیرە کەواتە لە سەروبەندی هاتنی کازمی لەبێتە بەڕێزت کە وتم نابێت تاویل کەسین بە مستەئاوێت بکەوینە مەلا ئێوە پێشوو بە ئەمەی فەرماندووە کاک مەحموود لە دادپەروەری عەرەب لە یەک ڕیزی کورد دێگیرە تۆ لەبیتە ڕەنگە لەبیرت نەبێت لە هەشتاکان خەڵکی بێتاوانی گەرمیان بە مامەحاجەکانەوە بە منداڵی ساواوە دێرخاک دەکران دەزانی دیکتاتۆرە ملهوڕەکەی عروبە دەیگوت تاوانەکەی لە ئەستۆی سەرکردەی کوردە مناڵی ساوە تاوانی چییە ئێستا کوڕی سەرکردەکان موسەخۆرن یان کوڕی ملەتی داماوی هەزاری سەردیدە ئەی لایەنە عەرەبیەکان کەواتە کێسەکە لە نێوان دوو لایەنە کە دادپەروەری نازانن ڕاستگۆیی نازانن جینگەیەکە عێراق مەحاڵە دادپەروەری لێ بسەستێ برای بەڕێزت نمونەیەکی تر بۆ بەڕێزت بینمەوە لە پاش هاتنەوەی سوپای عێراق لە خوڵماتوو دەیان خانوو سوپێندرا دەیان ماڵ ساڵان کرا ئەرێ خانووەکان کە سوپێندران نەوتیان تەسلیمی عێراق نەکرد بوو بۆیە دەبێ وشیار بینەوە ئێمە بێ سەرکردەین بێ خەمخۆرین کە چاوەڕۆی بەغداد بین دڵنیا بە بەسەریان بە ئێمەدانایەتەوە تۆ بڕۆ ڕاپرسی بکە ئەگەر زەحمەت نەبێ ڕاپرسی پەیامێرەکەتان بدێن لە بەغدا هەموو شارەکانی عێراق لەگە ئەو عەرەبە سۆفێنیانەی کوردستان کە داڵتە دراون تاوان بارن تاوانبار داڵتە دراوە یان بپرسە تۆ دەتەوێت قودس ڕزگاردی ئەگەر قودس ڕزگاردی کوردستان سەربەخۆبی کامیانت دەوێت دڵنیا بە پێ دەڵێ من نامێ قودس ڕزگاردی چونکە نابێ کوردستان سەربەخۆبێ هەردووچیان بێ کۆ ببەستەوە دڵێ نامێ کورد سەربەخۆبێ نامێ قودس ڕزگاردێ کەواتە سۆفێنیەکە ناو عەقلیاندا هەیە برای بەڕێزم بەڵام ئیشی ئێمە چییە ئێستا ئێمە دەچیتینە دۆخێکی ترسلات برسیکردنی ملەت وبڕین کارێکی ئاسان نییە بۆی ئەوانەی دڵسۆزن ئێستا دەبێ بگەڕێن بە دوای بەدین پەنجە بخەنە ناو تاوی دەسەڵاتدارانی هەرێم یان بڵێن ئەوە شکستان هێنا لە بەغدا یان بڵێن کۆمپانیا زەبەلەحەکانتان ناچار بکەن بە دەستی هێز مانگانەیە چێ ملیارێکیان لێ وەرگرن دیدەنە خەڵک ئەگەر دڵسۆزن ئەگەر ڕاستگۆن کەواتە شێختەکە دوولایەنەیە کاک پۆڵا سپاسە دەکەم کاتم زۆر پێدای گیانەکەم بەڕێزی سپاسە دەکەم مەمنونم باوکی ئەیوب وەرەگرم لە شاری هەولێر
السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. کاک محمود جان دەستخۆشی و بەرنامە لێ عزیزی منی باوشی ئەیوب زۆر سپاس دەکەم. کاک محمود جان ئەمڕۆ ئێوارە سەرۆکی هەرێم گوتی بە زۆرینەی دەنگ زوڵمیان لە کورد کردووە. خۆ ئەگەر ئەو زۆرینەی زەدرێ بێ و زوڵم بێ لە ئێمە خۆ لێرە شەروایە لێرە سەنیاسە تێپەڕێنرا بە زۆرینەی دەنگ خۆ ناکرێ بانێک و دووهەوە یعنی لەوێندە زۆرینە غەدر بێ و لێرانە ئاسایی بێ ئەو یەک دووش شتێکی تریش کاک محمود جان بەرنامەیەکە بوو لە کوردستان دەیگوت ئەو ڕۆژانەی ئەوڕۆیان دروست کرد بەڕاستی ئەو ڕۆژانەی کە ئەوڕۆیان دروست کرد ئەوان لێ بەرپرسن بەڕاستی یعنی بە دەرەجەیەکە من دەسەڵاتدارانی کورد بەبەرپرس دەزانم لەبەرەوەی خەڵکیان گەیاندە ئەو کەنارە نائارامە دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس باوشی ئەیوب دەست و چاوت خۆش بێ کاک حەمڕەشید وەرەگرم لە ژارەوە مامۆستا عەلی گیان ئەو کاتت باش هەموو کاتت باش کا حەمڕەشید برای بەڕێزی دەستت خۆش بێ دەستی خۆت و سافەکەت خۆش بێ ئەخشتەکە چەند لایەنەیە کاکە گومان لەوە دانیا دەسەڵاتی کوردی بەرپرسە ئەمە هیچ بە دەرەجەی سەرەکی بەڵام بەرەکەشی دیسا بەرپرسە بە هەردووکیان وەرگەڵاونە سەر و گوێلاکی میلەتە هەژارەکەی مەگەر یاسایان نییە قانونیان نییە عێراق دەستوری نییە نا عێراقش ڕاز ناکە ئەمانەش ڕاز ناکەن کە گڵۆپی سەوزیان بۆ حەستی شەعبی هەڵکرد هێزی دەرەکی و ئیقلیمی کە مەدالیاندا ئەم نیوەی خاکی کوردستان بەدەستی حەستی شەعبی داگیر بکرێتەوە ئەمانەش بەرپرسن ئەوانەش ڕاز ناکەن ئاگایان لێ خاڵ بە خاڵ چ دەکرێت چ دەگوزەرێ لە عێراقیش و کوردستانیش کاکە ئەمە زۆری دەوێ شیکردنەوەی زۆری دەوێ نەزانێک دەزانی کێ بەرپرسە هەردوو لایەن ئەوانەی باسیشم کرد یەکەیتی بۆ بە یاسا ناجوڵێنەوە بۆ بە قانون ناجوڵێنەوە بۆ بانکی پیادەی کورد ناکەن نایدەنە مەحکەمە ئەگەر دەزاننەوەوان تاوابارن هەرەسە لە میلەتی دەکەن قوتی میلەتی دەبڕن واللهی ئەمانەی عێراق دەسەڵاتی عێراق زۆن لەوانەی خۆمان تاوانبارتر و ئەمانەی دەرەکەش و ئیقلیمی تر دەستخۆشی لێ دەکەم سپاس کا حەمەڕەشید دەست خۆش بۆ پەیوەندەکەت باوشی محەممەد وەرەگرم لە شاری سلێمانی السلام عليكم مامۆستا گیان باشی محەممەد زۆر سپاس دەکەم یاخوا سەرکەوتوو بوون دەستان خۆش ئەوە بەرنامە جوانەکەتان هیوای سەرکەوتتان بۆ خوازیین ئەسمعین ئینشاءالله مەمنونی جەنابتم لە خزمەتتان وڵی بەرەزەکەم ئێمە میلەتی کورد پێواڵین میلەتی مسلمان بەڕاستی ئەگەر مسلمانین چەند ئاەتی لە قورئان هەیە یەکیان لەمەکە فەرمێ وەلا تەرکەنوا إلى الذين ظلموا فتمسكوا النار والله ئەگەر خۆت بە مسلمان ئەزانی من بۆ میلەتە لەمەگەر خۆتان بە مسلمان ئەزانی والله ئەم سەرکردانی کوردستان زاڵم و ستەمکارن بەربوونەتە گیان ئەو میلەتە بەربوونەتە گیان خەڵکی هەژار فەقیر حتا دوێنێ و پێرێ بوو گاڵتیان بە کەس و کاری شەهیدان نەکرد ئیتر ئەوە بەسە بۆ میلەتی کورد ئەمانەکەوێ بەڕاستی دەردزی و زاڵمێت و ستەمکاری زیاتر هیچ شتێتر ناکەن هیوادارم ئەو میلەتە بەخۆیان ناسنەوە چیتر پشگیری ئەمانە دەکەن چکە ئەگەر دەدنیانێ دۆڕەندە قیامەتەکان زەرە دەکەن هیوادارم ئەو میلەتە بەخۆیان بچنەوە و چیتی دوای درۆن فڕۆفیشاڵی ئەم سەرکردانە نەکەون ئەو باسی عێراقەکە ئەڵێ لە کۆبوونەوەکەیە شکستی هێنا شکستی سیاسی هێنا عێراق ئەو پێنا و بیدەتەکە شکستیشی هێنابی هیچ کێشەی نییەوەتە دووری شعبەکەی خۆش کردووە بەڵام ئەمان بە سەرکەوتن بۆ خۆیان یەزانن گرنگەوەیە خۆیان سەرکەوتێتە شعب ئەدۆڕێ هەرچی بەسەری هیچ کێشەیەکی نییە و زۆر سپاسانەکەم سپاس بۆ جەنابەت باوشی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت عەزیزم باوشی بینەر وەرەگرم لە کەلارەوە هەموو کاتت باش باوشی بینەر دەستخۆشی بەرنامەکەت عەزیزی منی چاوە ڕاستەکەم لە خزمەتە بەڕاستی هەموو دەسەڵاتی بە یەکێتی و بە پارتی و بە کۆمەڵیش و بە یەکگرتوش هەموویان بەرپرسندە و بەڵێ بۆ نمونە کاک سەرکردین ئەو لێرە داوای ماسی خەرکی کردیان هەڵەدات بەدا ئەوەنم پێ ناخۆش بۆ دوو دریا لە باوکم بەڕاستیەکە لە کەنالی ڕۆژانی دیفاعی دەستی دەسەڵاتی کرد یعنی لەو کەناڵۆ تۆ میتیاجی دەسەڵاتێک یاڕێ وەڵام ڕۆ بۆ بەغاو چی مەکەوە تەسکیل مەکەوە ئەو مەکە ئەو قسانی کە کارکردن کرد وەڵی لە کەنالی دەسەڵاتی ئەو قسانی نەکرد لە کەنالی قسەیەکە لێ تر قسەیەکە یعنی ئەمە دوو ڕووی دێژم بەڵێ يعني شلون ويا ذيك والله وتماني ما كنت لك كناري روداوا بيجي او كناري روداوا انا كنار صور مقيم نكياجي دفلاتك والله بغاكي خويتي بس بغاته وقتي بغار راسه امان رازنا كان بس خطاي امانه بوخت كان بغاكي خطاي جي فهم توش موري فارم بس انا ما تفوشي ديالهم لخدمتام باوشي بينر سپاس بۆ پەیوەندەکەت
هەمیشە لەش ساحبی سپاس. کاک محەممەد وەرەگرم لە شاری هەولێر. کاک محەممەد فەرموو. کاک ماوەی مەرحەبا. سەر هەردووک چاوم. چۆنی باشی؟ باشی جانەکەم لە خزمەتم. ئەمن گلەیەکم لە هەموو حزبەکان هەیە لە پارتیوێکێتینا گلەیم لە هەمووتان هەیە. لە خزمەتی فەرموو قوربان. لە هەموو حزبەکانە ئەوەی بەس پارتیوێکێتینا. باشە. بەس پارتیوێکێتینا. گلەیەکە چیە خێنە سەر چامان فەرموو. ئەوە مامۆستا عەلی بابیر بەس حەدیثی دەخینتەوە و حديث بما عمل او هاي كردون ادم شي او هاي كردون ادم كاكا امام السلماني اشهد ان لا اله الا الله واشهد ان محمد رسول الله هيك كلام يا كاكا هيك لقول نامي او امامي عمر او هاي كردو امامي عمر روج او هاي كردو امام نازع امام عثمان او هاي كده او حدثنا او اتو مظلومك الى كردستان اتو شيء اتو بس ام خمكه او روح هەموو کەس دەزانی دین چییە و درۆ چییە و زینا چییە و هەموو کەس بەش خۆی دەزانی ئەوڕۆ عالەم واعیە. کاک محەممەد پرسیارێک بکەم پرسیارێک بکەم برک مەدارم دێگرێکتم چییە؟ گرێکتم چییە؟ گرەکەیم ئەوەیە پرسیارێکت لێ بکەم کاکە ئەمگۆلۆ ئەو حزبانە هەموو خربنەوە کاکە عالەم مەزلومە قسەی بکەم وەتیهاتن لەگەڵ كاك مسؤولي دانش ولا كاك كل ما دلاي دانش نقول لو في ذاك البرامج يا كاكا وعالم مات حياتي لبرا فوتها روخا او هم هزار وحطته هزار وحطته فدام بيسمر كمان دايا بيسكت هزار في برندام الحياه ابو وقت خوي ابو عارف حدي بالدين يقول لك كاكا نادي او هذا برام نادي او هذا كاكا امقو بدوبرم باشا كاك محمد والله ما عمل وهاي كدو امامنا الحديث من كاك حديث ما نايا بدا حديث ما نايا لو ما بخيدو ما مو تعدي بابي كاك ما هذه عمل حديث ما نايا كاك لو ما بخيدو حمو اسلامي اي باشا كاك اسا باشا كاك محمد يعني ما وصل علي بابير چی بکە خەریکی بیرە نەوت بێ یان خەریکی ڕێکەوتن بێ لەگەڵ تورکیا ڕێکەوتی 50 ساڵت بۆ بکە کامی هەر حەدیث و ئاەتەکە باشترە کاکە لەوانێت دفاع على ظالمك لذلك ايمان نابا كاكا قلت بعلى ظالم ذكر ايما اقول ايمان نابا خواب كاكل او علي ما وسع علي بافيلا كاكا من استا باشا كاك محمد كاكا الاسلام على وبدو زكاه كاكا بدو زكاه العالم بدو زكاه باش كاكا با من تيجينم استا باش سپاس دەکەم سپاس کاک محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد گیان سپاس دەکەم. کاک محەممەد وەڵاهی نازانم دەڵێ لە بێخەبەران نازانم کەشکەک سەڵاوات شتێکی وا هەیە مەسەلێکی کۆن هەیە لەو بابەتە جەنابەت بێخەبەری لە هەندێک مەسئلە و ئاگاداری هەندێک مەسائل نیت یعنی تۆ پێت وایە مەسەلەن کۆمەڵی ئیسلامیان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چیان کردووە هەتاوەکو پەنجەی تۆمەتیان بۆ ڕابووە شێنرێ و بوترێکە ئێوە ئەمە خەتای ئێوەیە ئەم دۆخە دروست بووە ینی بەڕاستی نە ئێمە ڕێکەوتنی 50 ساڵەمان لەگەڵ وڵاتی تورکیا کردووە بۆ هەناردەکردنی نەوت بە ڕوبع فلسێک و نە خاکی کوردستانمان فرۆشتووە بە عێراق و وڵاتانی دراوسێ و نە خێروبێری ئەم وڵاتەمان دابەش کردووە و سەفیر و وەزیر و سەرۆک وەزیرانی وڵاتان بێتە هەرێمی کوردستان بە ملیۆنان دۆلاری بدەینێ بەس بۆ ئەوەی سەردانی بکە بە ناوەی ئەوەی کە ئەم قەوارەیە ئەم هەرێمە هەرێمێکی باوەڕپێکراوە لەلایەن وڵاتانی دەرەوە. بەڕاستی هەندێک شت هەیە بە ئینسافەوە بوترێ خۆشە گلەیی لەسەر سەر و سەرچاو جا ئەم دینە وا پێویستەکە ڕۆژانە بەڵێ باسی نوێژ بکەی باسی تاعات و عیبادەت بکەی باسی حەزرەتی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و هەموو سەحابە بەڕێزەکان بکەی باسی خودی پێغەمبەری عەزیزمان بکەی صلی الله عليه وسلم. خوای گەورە لە قورئانە فەرمێ بسم الله الرحمن الرحیم فذكر فإن الذكرى تنفع المؤمنين
بیریان بخەرەوە چونکە بیرخستنەوە باشترینە بۆ ئیمانداران. جا بۆیە ئێمە من پێم خۆشە ینی حەزم لێ هەموو دقیقەیە گوێم لە فەرمودەیەک بێ گوێم لە ئاەتێک بێ بۆی بزانم بە هەڵەدا نەچم بۆی بەڕێزێک یان کەسێک وەکو جەنابەت بە هەڵەدا نەچێ پەنجەی مۆرکا بۆ حیزبە ئەلمانیەکان ئەمەی لێ ببێتەوە و ئەمڕۆ گرفتاری ئەوە بین کە بەغدا پارە دەنێرەیان نا لە کاتێکدا شیعار و دروشمی ئەم حیزبانە و ئەم دەسەڵاتە بنیادنانی دەوڵەت و دروستکردنی دەوڵەت و ڕاگەیاندنی دەوڵەتە ئەنجامدانی ڕیفراندۆمە هەمووی بە شێوازێکی نادروست ناتەندروست تەوقیتی خراپ بێحیسابکردن بۆ ئەوەی کە ئەم هەرێمە بەچی شێوازێکانی عاقلانە مامەڵە نەکردن لەگەڵ دۆخەکە بەڕاستی جا ئەوە حیزبەکانی دەسەڵاتن ئەمڕۆ بەرپرسیانن گیانەکەی من چاوە ڕاستەکەم ئەزیزی دڵم کاک محەممەد گیان تۆ نابێتە ڕەوشک بێکەوە بسووتێنی چونکە ئینساف و حەقوتن نابێت لەسەر حیسابی کەسانێک بێ کە تۆ دڵنیایی شەو ڕۆژیان خستوەتە سەریەک بۆ وتنی حەق و ڕاستکردنەوەی ئەو چەوتە شەقامی کە ئێمە پێ ئەڕۆین کە لە هەرێمی کوردستان بەدیەکرێ. کاک مححمود وەرەگرم لە کەرکک. وعليك السلام ورحمة الله وبركاته. براجان ئەوەی کە ئەڵێن بەس پێبەرچێتە لە پەیوەندەکانی هەرێم و بەغا بەڕێزم وەکو ئەوەی من ئاگدار بووم کە خزم خۆم لە هەرێمی کوردستان دەرکوچی باڵایە خەڵکێ لەناو یەکێتیە لە پارتی مانگی 25 ملیۆن دۆلار وەرەگێ مەسئول خەڵکی تریش هەیە لەبەر ئەوەی داوای زیاترەکە پارەی ناگەنێک ئێستا کێشەیان هەیە لەگەڵیانە من دەستخۆشی لە حکوومەتی عێراقم و بجێ کوردستانیە بڕێ خۆزای حکوومەتی عێراق و عەدالەت باید چەند ساڵەمە پێشی بڕێیە ماڵی فەقیرە خۆن لە کوردستانە تعدا لە خەڵکەکەن هەرچی گومرک و نەوت هەیە فرۆشتن حەساب نەوت کەرکوک و مووسڵیان بەدەستەوە بوو ئەو هەموو پارەیشیانە پێ درا ڕەبعەموچەیانەدا ئێمە شەڕی داعش وەکو ئەوەی کە ئاگاش لە دەرگاهانیەکانی حکوومەتی عێراق دەوامەکەم سەتاسەتیش بەهینەکە وایە یعنی بۆ ئەوەی کە معلومەیەکیان بنێ و معلومەیەکی ڕاستیش پارتی تەکلیفی ترە لە حکوومەتی عێراق بێتەوە بۆ کەرکوک ئەوە حکوومەتی عێراق لە کەیوان یەگە بۆ هێزە ئاکاتەوە کە لە بازینە مەکتەب سیاسەتی پارتیە سۆڵستان و پارتی دێتەوە بۆ کەرکوک لای شۆڵەی کەرکوک فرۆشراوە ئەوەیەکی حزبی کوردیە و چەکیان پێ هەمویان دزت ئیتر پێویست ناکە و خەڵکی چاوەڕێوان کە لە برفان بێت بەڵێ 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 دەست و چاوت خۆش بە کاک مححمود گیان چاوت خۆش بێ ئاخۆی وادار و سەرکەوتن سپاس دەکەم ئەزیزەکەم مەمنونم کاک بڕیار وەرەگرم لە تێچێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکەم دێتم. سپاس دەکەم کاک بڕیار گیان لە خزمەتە. بەنسبەتی ئەم ئاڵۆزەکانی هەرێم بەغداوە هەموو تاژێ بەرپرسە بە تایبەتی ئەم دوو لایەنە سیاسی هەرێم کە دەستێک ڕۆژ ڕەفوتی هەموو خەڵکی کوردستان دەست بۆ هەموو شتێکە بەتابەت لە مەنزەکان بگرە هەموو شتێک سپاس کاک بڕیار. کاک محەممەد وەرەگرم لە زەڕایان. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك محمد شوني كاك محمد جان لخدمتان باشي شكر. كاك محمد أو زلامات أو رجعونا مع فلانيك سرياي كلام حديث معنا قرآن معنا حديث معنا يعني نعم كل هذا لو كان. بلى. إيه زور نعم فكر كل شيء هنستغل. بلى. أو الله من شاهد ما نينم الله أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله يتر بيستين بوداينية. أخنا وقت ثانية شلون المقتل الجنة مثلا هنا غير أو غير ما حديث معنا قرآن معنا فجأة نزول نفسه والله يخش يسأل كذا تجينا معقول. كاك محمد جان خو أو قرآن وحديث نويه دوازات قرآن وحديث أوي ناوي و أمزات جهنم أبي بونمونا. والله معلومة. أيوانيا.
خوای گەورە فەرمێ بسم الله الرحمن الرحيم قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئەگەر خوای پەروەردگارتان خۆشەوێ دوای پرۆگرام و بەرنامە و دینی ئیسلام و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بکەون، خوای گەورە خۆشی ئەوێن. فەرموو جانەکەم بەردەوام. مامۆستا مەحموودسا ئەو بەرێکە بووتە خەیلە کردویتە مامۆستا عەلی ئەو غەڵەتەی حەنەحات مەحموود غەڵەتەی کارمەخلوق غەڵەتەی جێ غەڵەتەی بەس ئەو ئەڵێ ئەمە نە حەدیث معنەیە نە قورئان معنەیە نە لوز معنەیە نە جارێک نەدوو وەڵڵی نامەقوڵی هاتووتە بەرنامەکە زۆر لەو قسەی باس کرد زۆرکەی هەولێرە هەوای جەنایە هێزداگەڵ خەڵاف خوا لەگەڵ بێ برای جان، خوا حافیز بکە محەممەد جان. کاک هاوڕێ وەرەگرم لە کۆی. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك محمود جان بس خوشي برنامج كله دكم. خوا سلامتك كاك هاوڕێ جان، خزمەتم جانەکەم. من بفندق دست دكم ولا بس فاتن مبرق تجان ناوي كذا أنا بس. فەرموو لە خزمەتم. مثلا شي كردي هي حتى أغلب ريشي تو لارو بينران دله جو بوي وها جرانا لبوي كرزورا. أخم مصاد ذكري وهنا صاد ذكر بوي بدو حزب علماني أنا كون أيش دله بس عاد حديث مودك. أول شيء عن إيش كناس مصدره. ومش كاتجان بحياتي فاردي وشتين دو درادو العراق لكن أو من لتبع حالك لفوي بقى تكبيرك لفوي بقى درافرين لك كوي أوان هنا تصحكم بعض أغلام با هذا الدنيا بونا ودنادنا بخدا أو ملة أو ها بودر دو دكوجن صالي 2020 لدو متزيات ريان تنادري أو دزانا الدنيا دكم ولا وليرة وقت دكم بس ترتيش من وقتها هذا أو ملة تبع بخوي تكبيرك لفوي بقى كاتجان أو كابرا له وليرة وقت دكم بخوي شي نازان بس كاكا خۆری دەسەڵاتە بۆ قسانە دەکات دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. عەزیزی منی کاک هاوڕێ جان سوپاسە دەکەم. باوکی محەممەد وەرەگرم لە ڕانیە. السلام عليكم كاتب محمود. وعليكم السلام ورحمة الله وبركاته باوکی محەممەد. خوالي الرازقي براكم. ئەزمعین جانی براكي من والله ئەو پرسیارەی جەنابێت زۆر خاستانە سێ بەرپرسە لە ئاڵۆزی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا ئەو سەرکردانەی کە ئێستا حکومڕانی دەکەن لە کوردستان. بەڵام ئایا ئەوانە لەسەر حەق پەیوەندیەکانیان ئاڵۆز بووە یان لەسەر گەندەڵی یان لەسەر ناحەقی طبعاً بەرامبەر بە مەسلحەتی میلەتە. برایەکەی من زۆر گرنگە خەڵکی هەرێمی کوردستان لە مەودای ئەو 30 ساڵ حکومڕانیە ئەوانەی ناسیبیتن. مێشتی وانە ئەگەر بێت و بیدەیە ناو نەشتەرگەریە چی بکەی شی بکەیەوە قەناعەتم پێ بکە لەبەر ڕۆشنای ئەو 30 ساڵ حکومڕانی ئەوانە منە و بڕیارە دەدەم ئەوانە ناو موخیان پێیان دانیە کە مەسلحەتی میلەت کێشەی میلەت خۆشگوزەرانی میلەت هەموو خەلایی ناو مێشتی ئەوانە دزی نەوت پارە بنەماڵە حیزب کۆیلە ئەوانەی تێدا برایەتی من لێ میلەت دەبی بە ئاگا بێتەوە لۆ چارەسەر. من زۆر متابعەی میدیا دەکەم ئەوانەی لەسەر تەلەڤیزیۆنە ئەوەی کە سۆشیال میدیایە کەس نییە دەم زاری ببێتەوە گلەی لەوانە نەکا بە دز ناویان نەبا بە مافیان ناویان نەبا بە خوانە ناز ناویان نەبا بە زەلام کوژ ناویان نەبا بەڵام میلەت تۆ چیت چارەسەر پێیە. ئەو برادەری کە پێش ئێستا قسەیەکی کرد من الحەمدولله ئینسانێکی مولتەزیمم و لەسەر عەقیدە دامەزراوم بەڵام زۆر گرنگە ئینسان لە ئەتەچێتی قسە تێ بگا. ئەو برادەرە مەقسەدی والعیاذ بالله ئەوە نەبوو کە سوکایەتی بە دین و بە حەدیث و ئەو شتانە بکات. ئەو برادەری پێشتر مەقسەدی ئەوە بوو قسە چارەسەری وەزعی گەلی کورد ناکاتن پێویستە ئەو سەرکردانە بێنە مەیدانی عەمەلەوە. خوای گەورە دەفەرمی وەقولی ئەعمەلوا خوای گەورە داوای عەمەلمان لێ دەکات. ئیسلام هاتنە ئیسلام چۆنە یەکەم جار قسەیە قەلبە عەمەلە یعنی عەمەل ڕەنگدانەوەی حەتا نیەتی شەکەنێ لە ناو دڵە و بەس خوای پەروەردگار پێی دەزانیتن. لە برایەتی من قسەم بۆ هەموو سەرکردەکانی حیزبەکانی غەیری ئەو جۆر حیزبە دز و مافیایە ئەوەیەکەوە یەکەم شت لەو ڕۆژە
تەنگە لەو ڕۆژە ئاخر دەرەجە پڕ ئێش و ئازارە هەوڵدەن هەموو بابەتە جیاوازەکان بخەنە لاوە یەکدەنگ بن یەکدەنگ بن بەرامبەر بە یەکێتی و پارتی یەکدەنگ بن لە بەغاش زۆر گرنگە مەسلحەتی ئەو میلەتە بخرێتە پێش حیزبایەتیەوە برسێتی ئەو خەڵکە بخرێتە پێش کورسی و پلەپایە و پارتەکێکەکەیەوە برایەتی من وەڵڵی من لە ناو خەڵکم ئاگادارم لەگەڵ ڕێزم لە بۆ خەڵکی کورد و کوردستان لە کەس لە کورد بەدینتر نییە بەس وەڵڵی ئێش و ئازارەکە ئەوەندە قورس بووە هەموو خەڵک دینی لەدەستدا ئابڕووی لەدەستدا ئیمانی لەدەستدا قیامەتی لەدەستدا پێویستە سەرکردن ئەو حیزبانی ئۆپۆزیسیۆن بەهەژێنرێن و بێنە ساحەکەەوە مەیدانی باوکی محەممەد کاتم زۆر پێدای جانی من سپاس دەکەم دەڵم کاتم زۆر پێدای سپاس دەکەم خەڵکی تر لەسەر سپاس بۆ جەنابەت خوا لەگەڵ گیانەکەم خافیز باوکی عەبدوڕەحمان لە شاری هەولێرە وعەلەیکوم سەلام ورحمەتوڵڵی وبەرەکاتوه سەرەتا لە خوای گەورە داواکار و خوای پەروەردگار سەمەندەریستان کاتوو بەردەوامتان کاتم ئەجمەعین یا ڕەبی ئینشاءالله وڵای کاک محەممەدی بەڕێز بەخۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن المرء مع من أحب يوم القيامة بەڕاستی پێویستە هەموو بەسە خۆمادا دێنەوە یعنی هەتا ئێستا مدارێک تازە پێ بگاتن باش و خراپ دەزانێت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن نەفسەکەی خۆت پێت دەرێ ئەوە چاکە ئەوە خراپە ئەوە حەرامە ئەوە حەلالە پێویستە کە هیچ کەسێکمان بڵێن ئەو برێ وڵی جێ لە فەرمودەی ڕاناگرم ئەو برێ جێ لە قورئان ڕاناگرم ئەو دەرێ لۆفران باسی حەدیث ئەوە دەکاتن لەبەر هەمومان دەزانین ئەوە یەک دوو بیر لە قیامەتی خۆمان بکەین ئەوەندە بە خەرچی کە مەشغوڵین ئەوەندە بە قیامەتی خۆمان مەشغوڵین دڵنیا بەخوای پەروەردگار ئەو وەزعی دەگۆڕن ئینسانێکی عادڵ لە دنیا ئێستا بەڕاستی ئەو وەزە کە تێکێتینە ئینسانی دوور و نیفاقمان زۆرە كفرودقال لي قالت كان بعدك إذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم تسنك الشياطين كانوا كان أو كسانك وتفتن بصدادهم إنما معكم إنما نحن مستهزئون أو ما قالتين بيدك إما مسلمان أنا هذا قوات ورجعت عن ذاتها كتسيان لديك القيامتين براسي بي ملت درجه ملت توان بارا أجابيته أما هم هل لا خومانو عائلة خومان دستفكرين پروردگارشی دیندارانه بس خوما دا بین بزن چند خلل مانه بزن چند عقیده کمان خلل تکیه أخوة جورا أو پیغمبران نازل على نبينا عليه الصلاة والسلام يفرموا لقد بحثنا في كل أمة رسولا لبسنا هذه أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت أخوة پروردگار بتاعك وتنيا برسل بجل الطاغوت من الحركة بكان والله بداخل استقوم في مسلمان تريد الطاغوت كان لكن سجان دخين بجيان لكن محترم لكن السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی عەبدوڕەحمان عەفو باوکی محەممەد لە کەلارەوە. بەڵێ خۆنا. فەرموو قوربان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا محەممەد گیان باشی؟ جەنابەت چۆنی قوربان ئەحواڵت باشە؟ جێبی ئەخوا دەستخۆشی بەرنامەکە دانیشتنیەکەین. عاقبەت خێر بێ لە خزمەتە. بەڕاستی مامۆستا گیان ئێمە کورد بەداخەوە ئێمە خۆمان زۆم لە خۆمانەکەین یەکەم جار. بەڵێ. خۆی گەورە زۆمی پێ ناخۆشە. لە قورئان فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله لا يصلح عمل المفسدين. ئینسانی خراپکار خۆی پەروەردگار یارمەتی نادا. ئێمە لە هەموو کاتێکا دژایەتی دینی خۆئاکەین لە فەرمانێکمان هەیە خۆمان دروستمان دوو کەس دروستیکە دوو بنەماڵە حەسا بۆ باقی خەڵک ناکەن جایەتی قورئانەکە ئەچێ خەرار بۆ من دەرەکە ژێ پیا بۆی نییە دوژن بێ لە شەقەوسەتە کەس ئەو دژایەتی نەکردە بەڕاستی ئەنجا بەڕاستی خۆی پەروەردگار زڵم لە خۆی حرامکرد ئێمە نازانین نەوتە فرۆشین یان نەوتە سێنین سەرۆکی حکومەت دەڵێ ئێمە 30 ملیار دۆلار خەرجاری یعنی بەڕاستی سێشت بکەن ئەتوان هەموومان موچە بدەن ئەوەی سنوورەکان بە جوانی لە دەست دزەکان دەریکەن ئەم جارە ئەوانەی واوە وەزیر و وەگەزیر و بەڕێوەبەرایەتی تەقاعدیان کردە و خۆنەواریان نییە بتێرنە تایم هەموومان 500,000 بدەنێ نە 6 ملیۆنی بدەنێ و ئەم شتێلە ئەوە نەوت شەفافێ لە نەوتا بکرێت ئێمە ڕۆژ 1 ملیۆن بەرمیل نەوتە فرۆشین تا ئێستا 2 ساڵە من نەوتم پێ نەدریاوە ئەمە چه دڵخۆشی یەکەم بێت حتا برای بەڕێزم یعنی ئارد بایع ئێمە وەری ئەگرین یعنی ناکرێتەلان بڕاو کە ئیفرۆشمەی دەمە 13,000
ئەچمین خانەخی دیالە و کەرگوو دەچێنم بە 3,025 دینار ئەگە سیارم نێوەرە 5,000 کرا سیاریشتم یعنی بەڕاستی ئێمە بە زڵم هاتنی هەر شتێکی بە زڵم بێت خوای گەورە یارمەتی نادەن خوای پەروەردگارە فەرمێ لە ئەهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض جا بەڕاستی خەڵگەرێکی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی هەر کاتێک تاوان بە ئاشکراکریا دووش دابەزێت الطاعون ولو جاع نەخۆشی و ئەم نەخۆشی وای ئەمڕۆ هاتە و بستێتی جا خەڵگەرێکی خۆشبەخت بێت بەڕێدە وەلای دینی خوا جایەتی قورئان نەکات جایەتی مسلمانان و جایەتی پێغەمبەری خوا و قورئان نەکات جایەتی مزگەوتەکان نەکات ئەنجا بەڕاستی ئەم دینی خوا دینێک خوای گەورە فەرمێ وەلەذینە جاهدوا فینا لنهدینە سبولنا ئەومە لای خوای پەروەردگار بڕۆ خوای گەورە یارمەتی ئەدات بەشی ئەم یانی زۆرمەی خەڵک بەڕاستی لە خوا خوای لەبیر چووە فەرمانی خوای لەبیر چووە ئەنجا بەڕاستی جا ئێمە گەرەمانە باشین بعد صادق بین ئێمە مامۆستاگەمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەقەبەکەی صادق الئەمینە ئێمە کێکی صادق الئەمین خواست فقط لەکوێ ماوە لە بەینەکە ئەنجا بەڕاستی باشی محەممەد خوای پەروەردگار یارمەتیماندا بەرنامەکەی خوا بکەنە بەرنامەی ژیان و خوا خێرت بنووسێ خوا خێرت بنووسێ ڕەحمەت لە دایک و باوکە سپاس بۆ بینهێنانەوەی نمونەدان زیادکە ئەزمایین والسلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته کۆمەڵی شتت بیرخستینەوە دەست و چاوت خۆش بێ خوای گەورە تصورەکەم لە حەدیثێکی قودسیە بێ فەرمێ یا عیبادی ئینی حەڕەمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا من ظلمم لە خۆم حرام کردووە خستومەتە ئەرزەوە و حرامم کردووە لەسەر ئەرزە لە نێو خۆتانە زوڵم لە یەکتر مەکەن ئەوە گومانی تیان نییە زوڵمکردن عاقبەتەکەی خراپە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیە فەرموویەتی تاعون و برسێتی لە ناو خەڵکا زۆر ئەبێ هەر وەختێک کە گوێڕایەڵی خوا و پێغەمبەر و بەرنامەکەی خوا نەبووی کاک میران لە هەولێرەوە فەرموو چاوەکەم السلام عليكم كاك محمود صلاوي خوالته ولا كنالكتان لبينات وبيسرانشتا وسلامت كاك ميران جان سپاس دەکەم ئەزمعین یا ربی سپاس كاك محمود براستي چه سبب بين هرم وبغداد او پازده پەرلەمانتارە سببی ڕئیسینە بەڕاستی لەبەر ئەوەی کاکە محمود هەرچی نەفتە ئەو پازە پەرلەمانتارە دەیدزن و هەرچی داهاتی ناوخۆ و گومرگەکان و هەرزە و ڕەقەم و کامیرەی چاودێری و بەڕاستی ئەو پازە پەرلەمانتارە یعنی لە هەموو شتێک پشتیانەیە ئوتێلی پێنج ئەستێرە مەساجەکان باڕەکان کافتریاکان بەڕاستی یعنی ئەوانەی لە پشت ئەو پازە پەرلەمانتارەنە یعنی چمانەیەکەن نفتی عینزالە نفتی کەرکووکیان سەنسار بێت پاشەکەوتی موچە هەر داهێنەری ئەو پازە پەرلەمانتارەیە پاشەکەوتە چارێگە موچەیە لێ دزینی موچەیە لێ ڕاکردنی موچەیە یعنی کاکە محمود بەڕاستی ئەوانە حەقوایە لە باتی جارێک عەدام بکرێن حەقوایە 100 جار عەدام بکرێن بەس کەس نییە عەدامیان کە بەێ ئەوانە سەبەبن وە لێژ ناگەڕێن دڵنیا بە لەبەر ئەوەی ئەو پازە پەرلەمانتارە لەوەی بەردەوام بن لە دزیکردنی ئەو نەوتە و داهاتەکەی بدزن و هەرچی خێر و بێرە لۆ خۆیان بی و خزم و کەس و ئەولادەکانیشیان بوویتە ملیاردێر چونکە ئەولادەکانیشی هەر ملیاردێرە ملیۆن نا ملیاردێرە ئەوەی تازە پێڕادەگا ئەو شازادەوی ئەو پازە پەرلەمانتارە کاک میران ئێستا بۆ خۆت ڕاستی دەکەوێت من بیکەم لە بەرەوەی دای خەڵک بەغەڵە دەتۆ شتێ دەکا ئاگادار بە وڵی آخر خرکەکە بڕوا بکە لە مدارش پازە ساریش ئەو قسانە بگەی بەڕاستی هەر تێ مەرج نییە باوەڕم پێ بکە لەوانەیە ئێستا خەڵکی گوێ لێت بێڵە باشەوە بۆ قساناکە خۆ ڕەنگە بڵێن وایە بڕواناکە لە خوای بە زیادی خەرک تێگەیشتێ ئێستا دەزانی شتەکان دەدینی یعنی بڕواناکەم ئەوەندە نەفام کاکە من بۆ خۆم ڕاستێکەمەوە دیارە کاگیران باز لە 15 پەرلەمانتاری بە هەڵوێستەکە لە بەغدا کە ڕوبەڕووی ئەم دەسەڵاتەی هەرێم وەستاونەتەوە هەمیشە زەنگی ئاگادارکردنەوەیان داوە بە هەرێمی کوردستان کە قوت و موچەی خەڵک ئەبڕدرێ لە حاڵەتێکە نەیەن بەدەم بەغداوە نەوتەکە نەدەنەوە بە بەغدا
و شەفاف نەبن لە داهاتی ناوخۆی هەرێم ئەمانە نەدەنەوە بە بەغدا ئاوا مامەڵاکە ئەمان هەمیشە ئاگاداریان کردوونەتەوە ئەم 15 پەرلەمانتاری کە جەنابەت باست کرد کاک میرانجان من سواسی جەناب دەکەم بۆ ڕوونکردنەوەی بینەران بوو. زۆر سپاس من دەستخۆشی لەو 15 پەرلەمانتارە دەکەم چاویان ماز دەکەم بەڕاستی نوێنەری حەقیقی ملەتی کوردن نوێنەری ڕاستگۆی بێتەزویرن دائما کەسی تەزویر داهات بدوزی ئەو لە بیرم چوو برێم دەنجشیان دزیە کەسی تەزویر چین کەسی دز و فەساد و یعنی بە کەلیمە یعنی ساقەت ئەوانە ساقتن کاکە ئێستا وەڵی هەتا سبێنێ دانیشی قسەیان پێ برێن بە خودای قاس تەر دەبی بەس ئەوانە تەڕش نابن خوای گەورە ئەگەر وە بکە سەراو بنیکەیت کاکە مەحموودجیان قەت دوعامەکە برێ خوایە چاچکە دوعاکە برێ خوایە سەراو بنیکەیت چونچە چا نابی کاکە ئەو بزانە لە پەنجە یەک دەست پێپەڕ نادەن بەڵام هەر یەکە 6 ئەولادی هەیە هەر هەموو شکەم بووینە ملیاردێر وەڵڵاهی هەر بەشیوانە دەکات نەفسەکە هەر ئەو بۆ ڕێئی فرانە ئەو بۆ ڕێئی فرانە ئەو لیوایی فرانە ئەو هەر لە پەنجە یەک دەست پێپەڕ نادەن ئەو بزانە بەس حاشاک کۆی لەو سجیان زۆرە هەتا ئەو حەپە ئەو چەقەچەقەیان لۆ بکەن ئەوە هەر دەمینێتن و بۆیە هەندێک فەقیرشەیە مستحقە دیناری نییە وەڕەوەڕیان لۆ دەکەن. دەست چاوت خۆش بژانەکەم زۆر سپاس پێوەندەکە عەزیزی جانەکەم خوا لەگەڵ باوکی محەممەد وەرەگرم لە ڕانیە. باوکی محەممەد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم. فرمو قربان وعليكم السلام ورحمة الله وبركاته. سر هردو تاوم. شو باش كاي محمود جان. باشتر بۆ جەنابەت شەوێکی ئارام شەوێکی هادێ شەوێکی پڕخێر و بەرەکەت. باوکی محەممەد بۆ بادرێ کە لە هەولێر دیگەشیمان بە ئاەت و حەدیث ماوەلەی پێمان خواردووە و بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵەی ڕاست دەکات ئەو قسە زۆر دەبێت دووبارە بکرێنەوە لە مزگەوتەکان لە هەموو شوێنەکان بەڵام بڵێن و نەڵێن ئەوانەی کە ئەو شتەی بڵاو دەکەنەوە ئاەت و حەدیث لەوانەیە دەسەڵاتیان نەبێت لە حکومەتدا ئەگەر نا ئەو دادرە باشی پارە و موچە دەکات دەزانێت پارە و موچە لە شوێیە ئەگەر پشتیوانی ئەو دەزانە نەکە بە قەناعەتی من پێشنە ڕوو لە خوای گەورەکە دوعای خێرکە لەوانەیە زۆر باشتر ببووی. بەڵێ باشە ئەمڕۆکانەش کە خەڵک تووشی ئەم قەیرانەی بووە بە دنیایەوە هەر هەمووی خەتای خۆیەتی بەشێکی کەم نەبێت دەنا هەر هەمووی پشتیوانی دەکات. بەڵێ هەرەوە دەنا پارەکەش هەموو کەسێک دەزانێت ئەوە کە عەقلی هەرێ دەزانێت سەروەتی سامانی ئەم وڵاتەی لەبەر دەستی شدا بۆ شوێ دەڕوا و چی لێ دەگرێت. دەست و چاوت خۆش بێ. سپاسە دەکەم باوکی محەممەد موفق بێ ئینشاءالله. دەست خۆش کاک بەڵێن کۆتا پەیوەندیە لە هەولێرەوە. هەموو کاتت باش کاک بەڵێنجە. داودماسەکەم سپاس دەکەم مامۆستا گیان وەڵایی تقریبا چەند تۆزێک لەمەوە پێش هەر لە بەرنامەکە وت ئەوەی کە دەنگ دا بە پارتیوێکێتی حیزبی ئەلمانی و حەقەیانی گوناهبارە بن وا بوو من وام گوت ئەرە وەڵای ئێستا ژێڵێمەوە ڕەحمەتی لێبێ ئەی باشە ئەگەر یعنی بە بیرمان بێ پارتیوێکێتی لەکەیەوە گوناهبارە بی ئەگەر دەنگیا بنێت طبعا نەبێت لە نەودوو گوناهبار بی کە دەنگیا نەبێ وایە دەنگ چێ دەنگی داونەتێ دایەزیزم پارتیوێکێتی لە نەودوو کە هاتن لەسەر دەسەڵات حتى ئەم کابینەی ئاخیرا ئەگەر دەنگیا بێتێ گوناهباری لە 92 تا ئێستا نا سەیریکە سەیرکە کاک بەڵێن پرسیارە لە تۆکەم محاسبە و حیسابکردن و دەفتەر و قەڵەمی کەسێکی نەخوێنەوار و نەزان نەشارەزان لە دین و لە ئاین هەمان حیساب و کتابە لەگەڵ زانایەک و کەسێکی زانا لە بواری ئاین و نوێژ و عیبادەت باشە کەواتە وەختێک تۆ بەڵام شتێک هەیە لێرەیە ئەگەر قەرار بێ لە 92 هەچ کەس دەنگی بە پارتیوێکێتیە بێ گوناهبار بێ
نامەرج نییە سەیریکە بۆستە ئاخر نا تۆ مەجالم بدە سەیریکە بە ئەمە شتێک نییە بە مطلقی تۆ بڵێ 100% ئەوەی دەنگی داوە لە 92ەوە تا ئەمڕۆ ئەو کەسە گوناهبارە کافرە ئەمەیە ئەوەلان با من خزمەتت بکەم قەزیەکە بەو شێوازە نییە ئەوەی کە من مەبەستمە ئەوەی کە من مەبەستمە و تۆش باش ئەزانی من مەبەستم چییە ئەڵێم هەر کەسێک لەم دواییانە و لەم دزی و فزی و بەزم و ڕەزمەی کە ڕوو ئەدا لە هەرێمی کوردستان سوور بزانێ دزی لێ ئەکرێ داهاتی نادرێتێ معاشی لێ ئەبڕن ڕۆژنامەنووسی ئەگیری ئەخرێتە ژوورە و لە سیزنا ڕۆژنامەنووسە کوژرێ سوزانم غەدر ئەکرێ زوڵم ئەکرێ هەموو ئەمانە ئەکرێ سەرباری ئەمەش تۆ بزانی ئەمانە دەرهاق بەرامبەر بە تۆ ئەکرێ و دەنگیشان پێ بدەی بەڵە گوناهباری ڕەحمەتی لێبێ باشە 50,000 کەس دەنگیا و پەرلەمانتارێکی کۆمەڵ خولی ڕابردوو پەرلەمانتارەکەی کۆمەڵ لە پەرلەمانجەستی بەرز کردەوە بۆ ئەوەی ئەو وەزیرانی کە تۆ باچەکەن دزیەکەن و فزیەکەن و خەڵکەگرن بشێتە سەر دەسەڵات باشە گوناحی 50,000 کەسە چییە کە دەنگیا و پەرلەمانتارەکەی کۆمەڵ یەک دقە مەبەستت مامۆستا سەلیم شوشکەیە جان مەبەستت مامۆستا سەلیمە مامۆستا هەچ کەس بێ ئەزیزی ئەخدە تۆ بۆستا سەلیم بێ سۆران عومەر بێ هەر پەرلەمانتارێک بێ کە دەنگیا بۆ وەزیرانی پارتی کە جەنابە ئەڵێ وڵات زیان کردو و فزیان کردو و نازانم خەڵکیان خستۆتە زیندانەوە لەکوێ دەنگی پێداوە لەکوێ کوا پەرلەمانتاری ئێمە کەی دەنگی داوە بۆ وەزیرێکی پارتیە برای گەورم خولی ڕابردوو ئەوە پەرلەمانتاری کۆمەڵ بوو لە بەغدا ئەوە پەرلەمانتاری کۆمەڵ بوو لە بەغدا لێپرسینەوەی کردو وەزیری پارتی و یەکێتی بان کرد بۆ پەرلەمان محاسەبەی کرد کاکە جان عزیزی دڵم دڵە وەقتەکەم ساڵاتە خولی ڕابردوو لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵ ئیسلامی بەشدار نەبوو بەڵێ بەشدار بوو بە شانازیەوە کاک عەبدوستار مەجید وەزیر بووە کاک عەبدوستار مەجید وەزیر بووە بە شایەتی هەموو کوردستان وەزیرێکی دەستپاک و ئەمین و ڕێکوپێک و خزمەتکار بە خەڵک بوو ئەوە ئاوخۆم بۆ یاسا بوسات بێ باشە وەزیرەکانی پارتی یەکێتی کێ دەنگیدا ئەو پەرلەمانتارانەی کۆمەڵ کە لە کاتێک کە متمانە درا بە کابینەی هەشت بەشێکیان دەستیان بەرز نەکردەوە نوێنەری 50,000 کەس نەبوون ئێ باشە گوناحی 50,000 کەسە چییە بەشێکی دەنگیدا و بەشێکیشی دەنگی نەدا ڕەحمەتی دەبێ ئەگەر یەک پەرلەمانتاریش دەنگیا بێ گریمان یەک پەرلەمانتار دەنگیدا بەڵێ گریمان یەک پەرلەمانتاریش دەنگیدا بێ ئەو پەرلەمانتارە 10,000 دەنگی هێناوە باشە ئەگەر بە قسەکەی تۆ بێ ئەوەی کە دەنگداوە پارتیوێکێتی خۆ ناڕاستە خۆش دەنگی پێ بدەیت هەر کەواتە دەنگی پێداوە کاک بەڵێن زۆر جیاوازەوەی جەنابەت باسێکەی نا قەناعەتم پێ بکە جیاوازە بڵێ بۆ بڵێ بۆ بەس پرسیارەکە بڵێ بۆ تۆ سەیریکە ئێستا من 7 کورسی پەرلەمانمان هەیە وایە وەکو کۆمەڵ باش وایە ئەگەر گریمان ئەم 7 بواە چییە بوو ئەو 7 بواە بڵێ ئەو 7 بواە وەضعەکە وەکو ئێستا نەبوو وەک ئێستا نابوو ئەزانی چۆن نەبوو چۆن والله ئەوەی کە من ئەیبینم يعني من حقت من هەڵەبجەیەم ئەوەی کە من ئەیبینم ئێستا دوو بینای داگیر کراوە هەیە لە هەڵەبجەیە گردێکی داگیر کراوە بینایەکی سەردەمی حکوومەتی بەعسکە ئێستا ماڵبەندیەکی تێدا ئەلو جۆمانێتە بەردەوام باوەی کە ئێستا دوو بینە هەیە لە هەڵەبجە داگیر کراوە لەلایەنێکی پارتیەوە ئەو کاتە چییە بوو ئێستا هەیە کە ئێستاش هەڵەبجەیەکان ئەوەی کە ماڵبەندی تێدایە ماڵبەندی کۆمەڵی تێدایە ئێستاش هەڵەبجەیەکان پێڵەن کارەباکە باشە ئەوە لە جیاتی یەک دانە لەگەڵ گردەکەی بەوە کۆسەکە ئەو کاتە لەوە چێ شنوورێکی بەرکەوتایە ئەوانەی زەمەقی هەمووی داگیر کرایە وەکە کەواتە تۆ ئاوا کاکە خۆت بناسێنە برا تۆ دەست خۆش بێ ینی دیارە دەستخۆشیێکی گەورەتر لێکە لە شوێنتر بۆم پەیوەندی ئەمە سوپاسی جەناب دەکەم ئەلبەتە تۆ ئامانجی خۆت ئەپێکی و ئەوەی کە بەڕێستی وتووە پەیوەندی بکە و ئەم قسانە بکە حتمما چاوی لێتە باخەڵت گەرمە چاوی لێتە باخەڵت گەرمە شتت ئەدرێتێ لەوانەیە ئەرزە درابێتێ لەوانەیە سیاری باشت بۆ کڕابێ لەوانەیە مەعاشی باشت بۆ بڕابێتەوە اینجا ئەوەی لەژێر بەڕێبانەی هێنینە سەر بەڕە اینجا تۆ هەر لێرەوە هاوڕێ دەرهێنەر مەڵێ وتوێتی لە هەولێرەوە پەیوەندیەکەم کەچی ئەڵێ من هەڵەبجەیم و لە هەڵەبجەوە ئیتر نەمانزانیسە تۆ لە هەولێرەوە پەیوەندیەکەی
یان لە هەڵەبجەوە وەڵی شتیوامان تو شەوێ کاک عادل زۆر زۆر سەیر و ئەنتیکەیە. خۆشەویستان نازانم وەڵی کاتیش نەما کۆمنتەکان بخوێنمەوە ئەم کاک بەڵێنە چی سەیرەکەم پارەی باشی وەرگرتەوە بۆ قسانێکە کردی. باشە دەستان خۆش بێ خۆشەویستان و بەڕێزان دوانگەی خەڵکتان پێشەش کرا تاڵکێکی ترێن بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.